ئەو پیشەی ئێمە دەگەڕێتەوە ساڵانی دەیەکان ئەو کاتەی باپیرانمان دەستیان بە خەیاتی کردیە بەهۆی ئەوەی کە شاری هەولێر و کۆیە و ئەو ناوچانە حکوومەتی ئینگلیز و حکوومەتی عوسمانی بارەگای ئەساسیان لەو شارەنادا هەبووە بۆیە هەر کاتێک بارەگای ئەساسی ئینگلیز یاخود ئیمبراتۆریەتی عوسمانی لە ناوچەیەکدا هەبوو بێتن سەقافەتی کەلتوری و جلک و بەرگ و زوبان و هەموو شێوازەکانی هەوڵدایە نەقل بکاتن لە بۆ ئەو شێوانە لە ساڵی 1929 ئەو کاتە باپیرانی من دەستیان کردیە بە دوورینی چاکەت و پانتۆر و قاپوت ئەو کاتەی کە لە قشڵەی کۆیە یاخود لە دواییدا کە لە هەولێر بووینە کە پلە و دەرەجەدارەکانی ئەو کاتی ئینگلیز یاخود برێن پێشتریش کە هەبووینە ئەوانە ئەو شێوازە جلک و بەرگە کلاسیکیە بەریتانی و ئەوروپیانەیان لەبەر کردیە لە کوردستانیش یعنی هەمان جلک و هەمان مۆدیلیان گوازراوتەوە بۆ ناوچەکەی ئێمە بۆیە لەو کاتەوە ئێمە بەردەوام بووینە لەو شێوازە دوورینە بۆ ئامادەکردنی چاکێت یاخود چاکەت و پانتۆر یاخود دروستکردنی قاپوت لە کاتی زستاناندا ئێمە پێویستمان بە چەند مەرحەلەکەیە هەنگاوێکەیە بۆ ئەوەی کارەکان یەک لە دوای یەکدا جێبەجێ بکرێتن لە مەرحەلەی یەکەم قیاسی دەگرین قیاسەکەی لەسەر سیستەمێکی کۆمپیوتەری خەزم دەکرێتن لە دواییشدا قیاسی خودی ئەو شخصە مقارنە دەکرێتن بەرامبەر چەند شکلێک لە ناو کۆمپیوتەر بۆ ئەوەی لە کاتی بڕینی یاخود فەساڵکردنی چاکەتەکە تۆ بزانی ئەو کەسێک کە هاتۆتە لات بۆ قیاسکردن بەڕاداندانی چاکەتێک ئایا لە چێهان شکلدا نێزیکە ئەمە طبعاً زۆر مهمە نەک بە تەنها قیاسگرتن تۆ دەبی بزانی ئەم کەسە لە دروب 6 نێزیکە لە دروب 8 نێزیکە لە دروب 4 دوای ئەوەی کاری قیاسگرتن تەواو بوو ئێستا دەینە هەنگاوێکی تر ئەویش بڕینی قوماشەکەیە بۆ ئامادەکردنی لە بۆ پرۆڤەی یەکەم و پرۆڤەی دووەم و هەنگاوەکانی تر تا چاکەتەکە تەواو دەبێتن ئێستا دەست بە بڕینی ئەو چاکەتە دەکەین سەبارەت بەو قیاساتانەی کە پێشتر وەرمانگرتیە لە دواییشدا پراوەکەی حازر دەکەین بۆ ئەوەی لەسەر قیاسی خۆی لەسەر دیزاینی خۆی چاکەتەکە بەو شێوازە دەربچیتن ئیشەکەی ئێمە ئیشێکە کاری دەستە نەک
جێبەجێکردنی قالب. لە بڕینی چاکەت پشت دەبەستم بەسەر 4 قیاس لە بڕینی پێشی چاکەت، لەسەر شانی چاکەتەکە، لەسەر سینجی چاکەتەکە، لەسەر بەطنی چاکەتەکە، لەگەر قاعیدەی پانتۆڕەکە. 2 قیاس پێویستم پێ هەیە لە پانتۆڕ وەری دەگرم لە بۆ چاکەت، ئەویش شوێنی کەمەری یاخود بەطنی پانتۆڕەکەیە، کەمەری پانتۆڕەکەیە لەگەر قاعیدەی پانتۆڕەکەی، بۆ ئەوەی کاتێک کە چاکەت و پانتۆڕەکە تەواو دەبیتن بە تەواوی تێکەڵ بیتن چاکەتەکە لەگەر قیاسی پانتۆڕەکە. ئەو کەسەی کە تۆ چاکەتەکەی بۆ دەبڕی دەمێ باسی ئەو نهێنیە بکەم، ئەگەر بێت و زجی یاخود بەطنی ئەو ناوچەیەی لە شانی گچکەتر بوو بە شێوازێکی زۆر، نەک 1-2 دەرەجە بگرە لە 5 سانتیم تاوەکو 6 سانتیم زیاتر، دەبێ ئەو چاکەتە بەو شێوازە ببڕی کە ناوچەی سکی تەسکتر بی لە سینجی، ئەویش بەو شێوازەی تەکتیکیە کە ئێستا دەکرێتن بۆ ئەوەی ڕزگارت بیتن لە هەموو ئەو کەم و کورتیانەی لە کاتی دوگمە قەپاتکردندا تووشی چاکەت دەبی. زۆر کات هەیە کاتێک یەکێک چاکەتێک کە قەپات دەکا لە بینی دروب 6 و لە بینی دروب 5 و لە بینی دروب 4 ڕاستە چاکەتەکە لە بۆی دەبی دوگمە قەپات دەبی و لە بەری تێ، بەڵام چاکەتەکە دانەنیشتووە. ئەمە سڕیاتەکە لێروکانەیە، لێروکانەش وەکو لە ئەوەکە ئاماژەی پێکرایە، دیارە ئەو برادرە لەو شێوازەیە، دیارە لەو شێوازەیە کە تۆزێک زجی بەرزە، تۆزە خەسفەیەکی بچووک لە ناوەندی کەمەرەی پشتی هەیە، بۆیە دەبی لەسەر ئەو شکلەیە چاکەت و پانتۆڕەکەی بۆ ئامادە بکرێتن. ئینجا بەو شێوازانە ئێمە لەو حالەتەدا دەبی جێی دوگمە و جێی شیرازی چاکەتەکەی لە 2 سانتیم زیاتر دانەنین. یەکێک لە قیاسە موهیمەکانی چاکەتی شانیتی دەبی زۆر بە تەرکیزی ئەو قیاسەی بگری، لەبەرەوەی کارپێکردن لەو ناوچەی چاکەتی هەم لە دانانی و هەم ئەگەر بێت و تووشی خەلەلێک بی چارەسەرکردنی تۆزێک زەحمەتە، بۆیە دەبی بە شێوازێکی یەکجار دقیق تەعامل لەگەر ئەو ناوچەیە بکرێتن. ئەو مەسافەی جیرۆیەی لە درێژی و لە پانی 2 سڕی تێدا هەیە، دەبی ئەو 2 سڕە بە تەواوی بناسرێ و بزاندرێ. سڕەکانیان ئەوەیە، نابی بە هیچ شێوەیەک پشت بەوە ببەستین کە ئێمە ئەو کەسە تۆزێک قەڵەوە یاخود باڵای بەرزە ئەو جیرۆیە حەسەب ئەو دابنین. یەک لە هەرە کارە گرنگەکانی چاکەتی جیرۆی چاکێتە. جیرۆی چاکێت یاسایەکی تایبەتی نوێ کە من خۆم بە خاوەنەکەی دەزانم و نمایشیشم کردیە لە ئەوروپا لە جامیعەی شاردیگۆڵ ساری 2014 بە سەرکەوتووی وەریانگرت و تەسەوڕی وەدەکەم ئێستا زۆر شوێن لەسەر ئەم یاسایەدا بڕوە. یاسایەکە لۆبینەران و لۆ هاوشێوە پیشەیەکانی خۆم ئاشکرا دەکەم ئەوەیە درێژی جیرۆ حەسەب چدا دەندرێتن،
حەسەب چدا دەندرێ درێژی چاکەتەکە بۆ نمونە ئێستا درێژی ئەو چاکەتە 78 سینجی چاکەتەکە 51 78 چاکەتەکە درێژی چاکەتەکە لەگەر 51 سینگەکەی کۆ دەکرێتەوە کە کۆکرایەوە دابەشی 6 دەکرێت ئەمە درێژی جیرۆیەکە بە شێوازێکی زۆر دقیق دەردەینیتن. باوکم لە ساڵی چلەکان و هەتاوەکو ئەو ساڵانەی دوایش ئەمرەخوای کرد بەردەوام بوو دوایش نەوەکانی پاشوی من لەگەر برایەکانم و برایەکانی تریشم ئێستا لە ئەوروپا ئەوانیش کاری خەیاتی دەکەن و برایەکەی تریشم لە شارێکی تر ئەویش کاری خەیاتی دەکات و خۆشم لێرانە بەردەوامم لە کاری خەیاتی بەڵام لە ساڵی 1929 بەردەوامین هەتا ئێستا. دوای ئەوەی بڕین تەواو دەبوو هەنگاوی پاش بڕین دێتە ئێرانە بۆ چەسبکردنی ئەو کەپسەی کە هەیە. زۆر لە برادران باسی هەندێک مۆزوع دەکەن کاتێکە چاکەت و پانتۆڕەکەیان غەسل دەکرێتن تووشی تێکچوون و تووشی هەروەشان و تووشی ناشیرنبوون لە شکل دەبیتن. لەو هەنگاوەیدا هەنگاوێکی زۆر گرینگە بۆ کەپسکردن پێویستە ڕەچاوی چەند خاڵێک بکرێتن بەو شێوانە. یەکەم جار ئەو کەپسەیە بانچێکی لەسرە کاتێک کە لە شەریکەکەی دەرچووە لەسەر هەموو تۆپی کەپسەکەیدایە پێویستە بزاندرێتن کاتی دەرچوونی ئەو کەپسە کەیە نابی بە هیچ شێوەیەک ئەو کەپسە لە 2 ساڵ تاوەکو 3 ساڵ زیاتر لە کارگەکە دەرچووبی لەبەر ئەوەی ئەو دیوەی کە چەسپی پێکەوە لیکێنەری قوماشەکەیە ئەگەر بێت و ئەوە ئێکسپایر بووبی ماوەکەی بەسەردا چووبی بۆ ماوەیەکی یەکجار کورت یاخود لە کاتی شوشتنە تووشی لێبوونەوە و تووشی بەربوونەوە دەبیتن لە ناوچاکەتەکە. شتێکی تری زۆر گرینگەیە لە کاتی کەپسکردنی چاکەتدا ئینشاءڵڵا ئێستا ئاماژە بەویش دەکەین ئەو ئامێرەی کە چاکەتەکەی پێ کەپس دەکرێت دەبی بە شێوازێکی یەکجار پرۆفیشناڵ بی هەم لە ماوەی تەخیربوونی لەناو ئەو جیهازە هەم دەرەجەی یاخود پلەی گەرمی ئەو جیهازە. بە شێوازێکی ئاسان بە بەسیتی ئێستا وتیەکی لێ دەدرێت بەڵام ئێستا دێتە ناوە ئامێرە ئەو ئامێرە کوالیتیەکەی دیجیتاڵی کۆمپیوتەریە نەوعیەتی کەپسەکەی دەرەجەی پلەی گەرمای لەگەر ماوەی مانەوەی چاکەتەکە لە ناو ئەو جیهازە دەخەملێندرێ بە واستەی ئێروکانە بەهۆی ئێروکانە بۆیە دەبی تۆ کاتێک ئەو چاکەتە دادنەی بۆ ناو ئەو پرێسا پلەی گەرما سابت بکەی کە لە 153 تاوەکو 155 فڕانایەتی زیاتر نەبیتن
و سرعەی ڕۆلەکە لە 2 مەتر لە 10 سانیا زیاتر نەبیتن بۆ ئەوەی چاکەتەکە بە تەواوی کەپسەکە پێوەی بلکێندرێ بە هیچ شێوەیەک لە کاتی شوشتن یاخود شوشتنی چاکەت بە شێوازێکی تر کەپسەکە لە چاکەتەکە بەرنەدا نەبێتە هۆی ئەوەی کە چاکەتەکە عمری کورد بێتن بۆ ماوەیەکی کورد مشتری بتوانی چاکەتەکە لەبەر بکاو لە دواییدا فڕێ بداتن ئەم ئامێرە دەتوانیتن کەپسەکە بۆ ماوەیەکی یەکجار زۆر بۆ چەندین ساڵ بە قوماشەکە بهێلیتەوە ببێتە هۆی سەرکەوتووی نەوعیەتی چاکەتەکە ئێستا گەرسەیری بکەن بەو شێوازە قوماشەکەی کەپس کرد بە هیچ شێوەیەک ناکرێت ئەو کەپسە لەو قوماشەی جدا بکرێتەوە ئیلان بە حالەتی وێ ئەگەر بێت و کەپسەکە بدڕێ وەکو پێشانتان دەدەم ئیلان دەبی کەپسەکەی بدڕێنی یاخود قوماشەکە بدڕێنی اینجا کەپسەکە لە قوماشەکەی دەبیتەوە ئەوە هۆی ئەوەیە کە زۆربەی چاکەتەکانی کە لە معامل و لە شوێنەکاندا دەدروێتن لۆ ماوەیەکی گەلە کورتی یاخود دوای شورانێک چاکەتەکە بە تەواوی تێک دەچیتن و لەسەر جوانی و شکلیەتی خۆیدا نامینێتن. دوای ئەوەی هەنگاوی چەسبکردن واتە کەپسکردن تەواو بوو جارێکی تر ئەو چاکەتە دێتەوە سەر ئەو مێزە بۆ ئەوەی لە چەند هەنگاوێکدا باشتر و جوانتر فۆکس بکرێتن و ئامادە بکرێتن. پانتۆڕ 1 خەتی هەیە چاکەت 6 خەتی هەیە یەک لەو 6 خەتانە سوورە تۆ ناتانی چاکەتەکە وەکو چاکەتێکی پرۆفیشناڵی جوانی مەزبوط لەبەرکەی. ئێستا لە هەنگاوی یاخە لێدانە قیاسەکەمان کردیە یاخەکەی حەسەب ئەو جیرۆیە حەسەب ئەو ملەی ئەو چاکەتەیە قۆڵەکەش طبعاً حەسەب ئەو جیرۆیە دانرایە بۆیە ئێستا ئامادەی دەکەین بۆەوەی یاخەکە حازر بکەین لەگەر چاکەتەکە پێکەوە دای بنین. دوای ئەوەی هەنگاوی پراوە خەلاص دەبێتن ئێستا لەو هەنگاوە هەنگاوێکی ترمان هەیە ئێمە ئەو هەنگاوە بە تەنهایە ناوی چاکەت واتە بەتانەی چاکەت بە یەک مەرحەلەی تەواوی کاری لەسەر دەکرێتن. ئێستا ئەوە چاکتمان لە دەستە ئەمە ئێستا ئەوەل جاری دەست پێ دەکەین مەسەلەن پراوە ئیش دەکەین کە پراوەکە کووە جیرفانی سەری ئەتیادی دروست دەکەین ئەمە ئەو شتانی تەنیشتەکانیش چکو ئیشەکە ئێمە ئیشی دەستیە دەبی دەوروپشتی ئەو تەنیشتانە دەبی بە جوانی چاکەینەوە بەدەستیە لێرکانش لە چاکەتی زۆر شتی مهم هەیە مەسەلەن چی بڵین جیرفانی چاکەتی ئەو جۆت فلێتانە دەبی وەچی یەک بن ئەو قەپاغانەش دەبی ئەو خاستن ئەو قوماشانە مقەلەمن دەبی قەلەمەکانی هەمووی بێتن دەبی کەلێنەکانیشی نابی زیادی و کەمیەبی دەبی فید لەگەری بێتن یعنی ئەگەر کەم کردیا ئەوە کە قەپاکەی زۆر ناشین دەبیتن دەبی ڕازبی دەوری پشتەکانی دەورانەکانی دەبی جوانبی مەسەلەن پێشان قەدیم کوو ئیشمان دەکرد ئەمە قەنەوچەمانە بوو قەنەوچەکانیش کوو بوو عینەن ئەو قەنەوچانە بوو
قدیم قەنەوچە ئینگلیزی هەبوو ئەوی ساڵەکانی 60 و 70 ئەوان حتا تقریبان پێشی هەشتایی پاشیوی نەما ئەوان چ دەبوو مەسەلەن ئەوە داهات ئەمە ئێستا مەرحەلە ئێستا تەتەوڕە ئەوەی زاران نییە ئەوە کلاسیکی نییە ڕاستە کلاسیکی تێدایە ئیشی دەستی زۆری تێدایە و ئیشی دەستی لە هەموو دەوڵەتان زۆر میهیمە یعنی وەچی ئەوەی نییە وەچی معاملەکانی شەریکەکان ئێستەوە بکە بە مەلاین چاکەری دەربینی بە لە حەزات. ئەوە ئامێری شیرازە ئامێرێکی پێشکەوتووی شیرازی چاکەتە یەکەم ئامێر بوو کە هاتە عێراق کە شیرازی دایری دروست دەکاتن بەو شێوەیە ئامێرەکە کار دەکاتن لە ماوەی 11 چرکەدا ئەم جۆرە شیرازە دروست دەکاتن